بەڕێوەچوونی کامپینێکەکە ئەم کامپینە ناوی کامپینی پاراستنی شکۆی زمانی کوردیە چۆن شکۆ بژێڕنەوە بۆ زمانی کوردی کاریگەریەکانی ئەو شکۆیی کە لەسەری هەیە یان ئەوانی کە بەڕای بەشێک لەو مامۆستانی کە لەم کامپینەدا بەشدارن هەندێک بابەت هەیە کاریگەری کردوتە سەر زمانی کوردی یان هەندێک بڕیاری وەزارەتی خوێندنی باڵا هەیە ئێستا هۆکارە بۆی کە ئەمان کەمپینەکەیان ڕاگەاندۆکاویش دەکەین بە پرسیار بە شێوازێکی گشتی کاریگەری زمانی جیهانگیری لەسەر زمانی کوردیمان چییە؟ ئێستا بۆ ناگەت کەسێک پرسیارمان لێ بکات زۆر کەس بەڵێ ئۆکەی نۆ یعنی زۆر وشە هەیە بەکارهێنی لە ناو زمانەکەماندا ئەمە بۆ خۆی باشە یان خراپە ئێمە توانیمانە هەنگاو بنین بەرەو ئەوەی کە جارە زمانەکەمان بپارێزین اینجا هەنگاوی دووەم بنین بۆ بەستانداربوونی زمانی کوردی کامە یەکی کتێرە لەو کێشانی ئێمە وەکو میدیار زۆر جار بەدەستەوە دەناڵێنین ئەمانە کۆمەڵک پرسیاری تر ئاڕاستی میوانەکەمان دەکەین مامۆستا بێستون حەمەجەزا کە بەڕێزیان ڕێخەری کامپینی پاراستنی شکۆی زمانی کوردیە ئێستا لە ستۆدیۆ ڕۆژێکی نوێ ئامادەیە مامۆستاگیان بەخێر بێ ڕۆژێکی نوێ باش زۆر سپاس باشتر بێ ئەم کامپینە لە چیەوە سەرچاوی گیرانی بۆچی کامپینێکتان ڕاگەیان بە ناوی پاراستنی شکۆی زمانی کوردی بەڵێ سپاس بۆ بەرنامەکەتان ئێمە پێمان وایە کە زمانی کوردی بە درێژایی مێژوو ناسنامەی نەتەوەی کورد بووە وەک هەر نەتەوەیەکی تر و یەکێکیش لەو خاڵانەی کە هەمیشە داگیرکەران و دوژمنانی کورد دەستیان بۆ بردووە بۆ لە ناوبردننی بەڕاستی خودی زمانی کوردی بووە قوربانیشمان زۆر بۆ داوە لە ئەگەر ئاوڕێک لە مێژووی ئەدەبیاتی کوردی بدەینەوە کە قوربانی زۆر دراوە لە پێناو پاراستن و مانەوەی ئەم زمانەیە بەڵێ زمان شناسی هەموو نەتەوەیەکە ئێمە پێمان وایە لە ماوەی 30 بۆ 40 ساڵی ڕابردووە زمانی کوردی بە هێواشی لە پاشەکشەیە بووە بەهۆی کۆمەڵی سیاست و بۆی کۆمەڵێک بەکەم تەماشاکردن لەلایەن خودی خۆمانەوە ئێستا ئەو پاشەکشەیە پێمان وایە گەشتۆتە لووتکە بە جۆرێکە زمان جاران هەر لە ڕووی قسەکردنەوە ئێمە وشەی بێگانەمان زیاتر فەرزەکرد بەسەر زمانەکەی خۆماناوە بەکارمان نەهێنا ئێستا خەریکە بەهۆی کۆمەڵێک سیاسەتی هەندێک لە وەزارەتەکانی حکوومەتەوە بەداخەوە خەریکە ڕێنووسیش بیری ئاخێوەران و قسەپێکەرانی زمانی کوردیەکەین کەمپینەکەی ئێمە لەمەوە سەرچاوی کرد زیاتر توش بخێتە سەرەوە مەترسیانەی کە ئێستا لە پەروەردەیە بێت لە هەر بوارێکی ترابێ ئەبینن بەرۆکی زمانی کوردی گرتووە و لانەی مەترسی لەسەر دروست بکە بەداخەوە زمانی کوردی یەکجار بێ خاوەن بەداخەوە ئەنی کەس خۆی ناکا بە خاوەنی هەر کەس هەڵەسێت بەو شێوەی کە ئەوێ بۆ شێوە ئەنووسێت زۆر لا هەیە کە زۆر دیو هەیە کە ئێمە کاریگەری نەرێنی و خراپیان لەسەر زمان هەیە هەتا لە خودی بەداخەوە ڕێنووس و نووسینی پرۆگرامەکانی وەزارەتی پەروەردەوە بیگرە کە ئێستا هەنگاو نراوە بەرەو باشتر بڕوات بە حکومیەوەی لیژنەیەکدا نراوە لیژنی شارەزانی زمانەکە سەرجەم پرۆگرامەکان کە بە کوردیە نووسرێنجا هەروانەیەک بێت ئەو لیژنەیە پێداچوونەوەیکی زمانەوانی بۆکەن اینجا ئەو لیژنەی ئەم ساڵدا نراوە بە خۆشحاڵیەوە هەر لە بەڕاستی بەداخەوە تا ئێستا گرفتەکە ڕێنووس بوو کە هیچ گرنگیکی پێ نادرا ینی لاپەڕەیەکرد لە بۆ قەڵەم ناگرێت بەدەستێ و هەر جگەلەوە ئەوە دواترە چینە سەر ئەو بابەتە کە گەشتوتە ئاسێکە خوێنکار قەڵەمیشی داناوە ینی وازی لە نووسینی شێناوە نووسینی بیرچێتەوە لاپەڕەیەک لە کتێبێک لە پۆلی 10 بۆ پۆلی 11 بۆ نمونە بخوێنەرەوە 12 هەڵی ڕێنووسی تیاگری ینی هیچ فلترێک نەبووە تا ئێستا بۆ ئەوەی کە ئەم زمانە بەرشێوازێکی دروست لە کاتێک ئەمە سەدان و هەزاران پسپۆڕی زمانی کوردیمان هەیە ساڵانە لە زانکۆکان دەرئەچن و پسپۆڕی و بڕوانامە بەدەستێنن زائید لە وەزارەتی ڕۆشنبیری بەداخەوە کە ئەمایان کاری ئەوان بێڕەنگە هیچ هەڵەچنینێک هیچ فلتەرێکی نییە بۆ زمانی دەستگاکانی ڕاگەیاندن کە ئێمە بمانێ نەمانوێ ئەمڕۆ ئەم سەردەمە دەستگاکانی ڕاگەیاندن ڕەنگە ئاراستەی زۆر شتی کۆمەلگا بکەن چ لە ڕێنووسەوە بیگرێت چ لە زمانەوە بیگرێت چ لە
هاوردەکردنی وشەی بێگانەوە بیگرە چ لە مراندنی وشەی خۆمانەوە بیگرە کێشەی نەبوونی زمانی ستاندارد نییە ینی ئێستا ئێمە کۆمیدیا زۆر بابەتمان کرد زۆر پانل کراوە لەم شوێنی جەناب تۆ زۆر پرۆفسۆری زمان هاتوون زۆر بە مامۆستای بەڕێزی وەکو جەنابتان هاتوون باسی ئەمەمان کردو یعنی میدیا خوێندنگا ناوەندەکان قوڕی کوێ بکەن بەسەری خۆیانە لە کاتێکدا ئێمە زمانێکی ستاندار یەکگرتووی کوردیمان زمانی ستاندار تقریبا بەداخەوە هەڵبەتە دەستمان لەوە شۆردوو ئێمە لە نێوان شێوەزارەکانە زمانێکی ستاندار هەڵێن ژین و بیکەین بە زمانی ستانداری زمانی کوردی بۆ نمونە کەسێک لە دیاربەکر وەک من و بەڕێزت لە سلێمانی لە نووسینێکی شێرکۆبێکە سێبگایان کەسێک لە دهۆک لێرەیان لە سنەوە لەوە تقریبا بەداخەوە توانم بڵێم بوو بە قوربانی مەسائلی چوزانم ناوچەگەری و حیزبی و سیاسی و بڵێ عنی ئەوە کاریگەری گەورەی هەیە لەسەر ئەوە ئێمە نەمانتوانیوە شێوەزارێک یان نووسینێک بۆ شێوەزاری کرمانجی ناوەڕاستی خۆمان ئەوەی کە بە سلێمانی لە هەولێر و لە دەشتی هەولێر تاکو نزیکی سنە و کرماشانش قسەی پێکرێت نەمانتوانیوە ڕێنووسێکی یەگرتوو دابنین چکە دوجار زمان کاڵین ستاندار لە نووسینا دەرەکەوێت ئێستا بۆ نمونە عەرەب زمانێکی ستانداری هەیە هەر شوێنەوە بە شێوەزاری خۆی قساکە بەڵام دوجار ئەدیبێکیان نووسێ نووسەرێکی یا شتێکە نووسێ نووسینەکە ستاندارە ئێمە نەمانتوانیوە تەنانەت لە شێوەزاری کرمانجی ناوەڕاستی خۆمان یان کرمانجی خواروش ڕێنووسێکی یەکگرتوو دابنین ئەم ڕێنووسا وەزارەتی ڕۆشنبیری و لایەنە پەیوەندیدارەکان بۆ کۆڵێ ناچاری دەستگاکانی ڕاگەیاندن و نووسەرەکان و گۆڤار و ڕۆژنامەنووس و هەتا کتێبەکانی وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵاش بکەن کە بەو شێوازە بەم ستاندارە ئێوە بنووسن. ئەکادیمیایەکی کوردیمان هەیە کە بۆ جێگای دەستخۆشیێشی باشی تیاکراوە بەڵام بەداخەوە هیچ گرنگیکی پێ نەدراوە. ئەکادیمیایش ینی ئەو ڕێنووسێشکە ئەوان داناوە هەر گرفتی تایە بۆیە هەر کەسە و بە ئارەزوی خۆی وەک پێڵێن پاشاگەردانی لە بە بواری نووسین و قسەکردنەکە تا ئەندازەیە قسەکردن کەسە ناوچە و ئازادە بە شێوەزاری قساکە بە شۆری قساکە بەڵام نووسینەکە لانی کەم هەوڵ بدرێ بکەین بیکەین بە نووسینێکی ستاندار یعنی یەک نووسیندا بنین بەڕێز کەناڵە بەڕێزەکەی ئێوە بەم جۆرە نووسینە نەبێ نەتوانێت بنووسێت ینی بۆ نمونە ئەم کارە دوو بە شەبیل کێنە بەیەکەوە یان جای بکاتەوە ئەمەیان بە دوواوە نووسێ ئەویان بە یەکواوە نووسێ ئێستا گە دیقەت بێ هەر لە زۆر لە کەناڵەکان من خۆم زۆر جار متابعێن بابەتەکەم لە یەک دێڕادوو وشەی نووسی وەدانێکیان بە جۆری ئیکیان بە جۆرێکیکە هەر هەمان وشەیە لە نیوە دێڕەکە لە دێڕەکەیان بە دوو جۆر نووسیوێتی ئەمە نەبوونی چاودێریە بەڕاستی نەبوونی کەم تازە نەبێ بە وەسفی خۆشمان و باسی خۆمان زۆر ڕچای ئەومان هەندێکیان زۆر باش خۆمانمان هەیە پابندین ئیشەڵڵا ئەگەر ڕۆژێک بوو کە بووینە خاوەنی زمانی ستانداری خۆمان و کاتێمەش ناچاری هەوڵی بۆ دێن ئینشاڵڵا هیچ کاری هەموو لایەکمان زۆر باشە جەما مۆستا بێستون بەداخەوە زۆر جار کاتێکە ئەگەر بۆ نمونە کەسێک ئەڵێ زمانی کوردی وەرگیراوم زۆر بە چاوێکی بێداهاتوو سەیری ئەکات ئەڵێ لە ناچاریایە پەنای بردوتە بەر ئەوەی کە بەم شوێ درێژە بخوێندن بە هەر ئێوە بۆ خۆشتان کەمپینەکەتان ناوی پاراستنی شکۆی زمانی کوردیە ئەم شکۆیە چۆن بگەڕێنرێتەوە بۆ زمانی کوردی هەر لە قەرارێکی بەداخەوە یعنی بواری پەروەردە هەیەکە بۆ هەندێک لە خوێندنی کۆلێژەکان لە بواری خوێندنی باڵایە ئەبینین تۆ زمانی کوردی 50 بە ئەتوانی دەرچێت یعنی بمەرجدا نانرێت بەڵام بۆ نمونە بۆ زمانی ئینگلیزی حتمما ئەبێت تۆ دەرەجەیەکی دیاری کراوتە بێت لەوە کەمتر وەرناگیرێت لە وڵاتێک وەک وڵاتی ئێمە بە زمانی کوردی ئەبینی زمانی ئینگلیزی هێشتا هەر لە هەندێک لە شوێنەکان باڵا دەستێکی هەیە چۆن بکرێت ئەم شکۆیە بگەڕێنرێتەوە بۆ زمانی کوردی کە حەقی خۆشیەتی طبعا کەمپینەکەی ئێمە وەکۆڵێ لە چیەوە سەرچاوی گرت ماوەی 5 ساڵە وەزارەتی خوێندنی باڵا بڕیارێکی دەرکردووە بۆ ئەو خوێندکارانی کە لە قۆناغی 12 لە ئەچنە زانکۆکان و ئەچنە ناو سیستەمی ئەوانەوە بۆ هەندێک لە کۆلێژەکان وانەی کوردی و وانەی عەرەبیان کردووە بە وانەیەکی سەرپشک ئەگەر ئەم وانەیە نمرەی ئەم وانەیە کۆنمرەی خوێندکارەکەی نزم کردەوە ئەوە وانەکەی بۆ هەژمار ناکەن و بە 5 وانی سەرەکی دایان ناوە ئەوان کەوانە زانستیەکان لێ وەربگیرن بە بیانووی ئەوەی کە ئەم بڕیارە سوودی بۆ کۆمەڵی خوێنکار هەیە هەندێک خوێنکار لە زمانی کوردیا ئاستی لاوازە ئیتر بەداخەوە لە بریوی بێن ئاستی بەرز بکەنەوە
یەنەڵێن قەینانم لەکەت بۆ ژمان ناکەین تۆ هەر بە لاوازی بمێنەرەوە تۆ سبێنێک کە بووی بە دکتۆرێک مەتوانێت دوو شە بڵێ مەتوانێت دوو دێڕ بنووسیت بەڵام بۆی کە ئەو مافەت نەفەوتێ بچی ببی بە دکتۆریا بە ئەندازیاریا بە مەسەلەن شتێک کە لە بواری زانستیاییشەکە وەربگیرێ قەینا زمانەکە وازێ بێنە ئەو قەرارەیان ئەو بڕیاری وەزارەتی خوێندنی باڵا ئێمە ماوەی 5 ساڵە بێ بە دوایەوەین لە زیان و سوودەکانی سوودی بۆ کەمینەیەکی یەکجار کەمە توانم بڵێم لە سەدایەکی خوێنکاران ڕەنگە هەبێ بەڵام زیانی بە لە سەدا 50 خوێنکاران گەیاندووە ماروک و خوێنکاران خۆیان بەداخەوە لێرە و لەوێ بینم هەندێک خوێنکار وەک تێنەگەشتوون لە خودی بابەتەکە مەسەلەن کۆ بنەوە ئەم بڕیارە نابێ هەڵۆشێتەوە ئێمە وەکو مامۆستا وەکو پسپۆری بوارەکە زین هەرواز زمان بێنە جارێ وەکو کەسانی پسپۆر و ئەزموندار لە ئەوەی کە ڕۆژانە بەر خوێنکارەکەوین بەرمعاناتی خوێنکارەکەوین ئەزانی کە ئەم بڕیارە زەرێکی یەکجار زۆری داوە لە تەلەبە خوێنکار هەر لە پۆلی دەوەڵێ کوردی وازێهێنم عەرەبی وازێهێنم کاتێکە چێتە پۆلی 12 بەڵێکە چێتە پۆلی 12 تەبعاً تۆ بێ نمرەی 4 و 5 بەڕۆژوور بێنی اینجا و کۆلێژانە وەرەبگری سێرەکان نمرەی 8 بۆ هاتووە من خۆم ڕۆژانە نمونەم بۆیێت ماوە ساڵا 5 لە کوردیە ناوە نمرەکەشم ئەو کۆلێژانە وەری ناگرێکە قەرار بوو مەسەلەن کوردی بۆ هەژمار نەکەم ئێستا بەهۆی ئەوەی لە کوردی 5 هێناوە کۆنمرەکانم 5-6 دەرەجە داوازێت یعنی هەر ڕەنگە لە هیچ کولیە کۆر نەگیرێم من دەستخڕۆی ئەم بڕیارە بوو منم بڕیارە زەرری لێیام یعنی هەتاکو خوێنکارێکە لێ سوودم لێبینی باوەڕکەن سەدان خوێنکارە لێ مامەساس ئەو بڕیارە دەستخڕۆی کردین سوودمان لێ نەبینی گرفتی بۆ دروستکردین جا شکۆی زمانی کوردی بە چیە گەڕێتەوە بەوەی وەزارەتی خوێندنی باڵا وڵاتانی دنیا لە وڵاتانی دنیاە باوەڕکەن مەرجی سەرەکی زمانەکەی خۆتە زمانی ئینگلیزی هەموو دنیای داگیر کردووە هەموو دنیا بڕۆ لە هەر شوێنێک کۆر بگیرێت تەبعاً لە پۆلی 12 خۆمان ساڵێکی کەش ئێن بە تەلەبە بۆی کە مەسەلەن بۆ بەشە وێژەیەکان و زانستی مرۆڤایەتەکان ڕۆیا بۆ بەشە زانستیەکان ڕواوەکو بیرکاری وەکو تۆپ وەکو هەندەسا ساڵێکی کێ ئێنێ بۆی کە لەو دوو بوارەیە خۆی ڕابێنێ بۆ هەردوو بەشەکە زمانی ئینگلیزی تایە یعنی تۆ گەر بۆ بە شێوێژەیەکان بڕۆی بیرکاری و زانست و فیزیا ئەمانە ناخوێنی بۆ علمیەکانیش بڕۆی مەسەلەن لیتریچە و مێژوو زانمە شتان ئەدەبوانە ناخوێنی لە هەردووکیانە زمان ئینگلیش لانگویجەڵێ لەسەری سەرەوەیە تۆ ئیجباریت کە بیخوێنی باشە ینی ئەوەندە گرنگیان بە زمانەکەی خۆیان داوە لە کاتێکا زمانی ئەوان بەڕاستی پێویستی بە پاراستن نییە ئەو هەموو دنیا خەریکی فێربوونی زمانی ئەوانە ئێمە خۆمان نین زمانەکەشمان نییە ئەوەنی کە هاتوین بازارسازی بۆ زمانی بێگانەکەین هەر کۆمپانیایەک هەر شوێنێک هەر دەستگایەک کە بڵاوکراوەیەک دانێ بۆی کە کارمەندی کێوێ ڕەنگە بڵێم یەکەم مەرجیەوەیە کە زمانی نیزی بزانێ لە کاتێکە ئەم دەستگایە ڕەنگە سەردانیکردی نیزی نەبێت تێگەی ڕەنگە هەمووی کورد بێ بچێ بۆ لای تۆ دکتۆرێک بڵێم پزیشکێک یان ئەندازیارێک پێ ئەگەێنی خەیتە ناو کۆمەلگای کوردیەوە چۆنە بێ زمانی لێوە بگریتەوە تۆ لە هەر شوێنێک بی زمانی خۆت وە کۆڵێ لە هەموو شتەکانی تر زەڕورترە ینی تۆ زمان نەزانی بە چی بتوانیم علم بگەینی بە چواردەوەرەکەت ینی گرفتەکەش ڕەنگەوە بێ لایم بەڕاستی پزیشک وا ڕاهاتوین دەقەونیەک لەگەڵ چارە سەرسازایان لەگەڵەوەی کە چۆ چارەی بکات بۆیە پێویستمان بە زمان نییە لە هەموو دنیای پزیشک تۆچی نیم سەعات لەگەڵ باس و خواسی نەخۆشەکەت لەگەڵاکە باشە مامۆستا بێستون وەکو دوایین پرسیار بەڵام چەند پرسیارێکە لەناو چەند پرسیارێکیکەم بەڵێ ئێوە هەوڵ دەبینن بۆ پاراستنی شکۆی زمانی کوردی بۆ نمونە من هەندێک نمونە ئەهێنم ماوەی 2 ساڵە لە نێو ناوەندا خوێندنە ئەهلیەکانیشدا ئەوانەی کە خوێندنگە زمانی سەرەکی تیاندا ئینگلیزیە خوێندنی کوردی کراوە بە ئیلزامی لەسەران دەبێ بیخوێنن باشە گوگڵ یعنی ئینگلیزی خەڵک بۆچی خۆی فێرەکە لە بەری زمانێکتر لە ڕێی زمانێکترەوە بتوانە سەرچاوە بابەتی دەستکەوێت بکە کەس سێ لەسەرەوە نیە کە فێربوونی زمانێکتر چەند گرنگە بۆ بەڵام بۆن منە لە ماوەیەکی پێشووتردا گوگڵ زمانی کوردی با بڵێن بە هاوکاری کۆمەڵی گەنجی خۆمان زمانی کوردی سۆرانیان قسەنێ و گۆگڵەوە ئەمانە هەوڵ نین بۆ پاراستنی زمانی کوردی یعنی نابنە جێگرەوەی ئەو بابەتانی کە تۆ ئێستا وەکو گرفت لێرە باسییان دەکەی یان نەخێرش تا ماوەمانە هەوڵەکان هەمویان تاکە کەسی ینی بەداخەوە لێرەوە حەزەکەم ناوێنم کاک بۆکان کارێکی یەکجار گەورەی کرد کارێکی مێژووی کرد یانی ئێستێمە لە ناو دنیاین پێشتر
لە ناو دنیایە نەبووینەوە ئینگلیزی نەزانیان نەیەتوانین بچێتە دەرەوەی سنووری هەرێم ئێستا ئێمە لە کەنەداین لە ئەمریکاین لە هەر شتێکمان هەوێت بە کوردی لەبەر دەستمانایە کەوڵەکە تاکە کەسیە بەڕاستی دوای ئەوەی کە گوگڵ قبوڵی کرد اینجا ئێمە هاتین دەستخۆشیمان لێ کردو کە دەستخۆشیەکەش بۆ خۆی جێگای دەستخۆشی بوو ئەوش بۆ خۆی گرنگیدان بوو وەکو هەوڵ بەڵێ هەوڵ هەیە لەلایەن وەزارەتی ڕۆشنبیریەوە ئێمە خودی وەزارەتی پەروەردە لەگەڵم قەراری لەگەڵم بڕیاری وەزارەتی خوێندنی باڵایانە خودی وەزیری ئێستا خوێندنی باڵا لەگەڵم بڕیاریانە سەرۆکی حکوومەت ئەوەی کە من بیستومە لەگەڵم بڕیاریانە بڕیار وایە هەڵی بۆ شێنەوە ئێمە گرفتی ئەم بڕیارە چیە تۆ تاکێک دروستەکەی هەل لە سەرەتای دەستپێکردنی قسەکردنەوە تۆ پێڵی شتێک نییە بە ناوی زمان ئەهمێتیکەوەی نییە تۆ تیا تاقی بکەینەوە لە کاتێکا زمان لە هەموو دەوڵەتانی دنیا دەستگا و دامەزراوە و بوجە و کەسی پسپۆڕ و تایبەتمەندی خۆی بۆ دانراوە وەک هەر علمێکی تر وشەی ئێمە هەزاران وشەمان هەیە مردووە مرد تەواو لە هیچ شوێنێک تۆمان نەکراوە ئەم وشە لە ساڵی هەفتاکانە چی پێوتراوە شتێکی سەیرم لەم ڕۆژانەیە بیست وڵاتی ئێران کە دراوسێ خۆمانە بەو هەموو ئابلۆقەوە بۆ هەموو سزا ئابووری کە لە سەرەتی و بۆ دۆخەر ئابووری خراپی کە هەیەی ئەڵێ نووسینی کورتەنامە بە ئەلفبەی لاتینی با بڵین بە ئینگلیزی زیایی کردووە هاتوون داشکانیان بۆ ئەو نامانە کردووە ینی بەڕێز دەکەن نامەیەک بە زمانی فارسی بنێری لە 150 نرخەکەت لێوەرەگرێت بەگەر بە لاتینی بە پیت ئینگلیزی بنێری بۆ نمونە 2 سنت لێوەرەگرێت گەر بە فارسی بنێری سنتێک لێوەرەگرێت بۆچی بۆی ئەم زمانەی خۆی ئەم ئەلفبەی خۆی ئەم نووسینەی خۆی لە ناو قسە پێکەران و خەڵکی خۆیان نەمرێت بەردەوام ها سەیری کە چۆ لێ چۆن گرنگی پێدا لە کاتێکا ئێمە خۆمانینی کوژین خۆمانین تاقیکردنەوەمان بە خوێنگە کردو بە هەڵبژاردن لە دنیاە نەبووە زمان هەڵبژاردننی بۆ بکرێت زمانی عنیبێت زمانە بپژێ بێت توانێت قسە بکەیت ئێمە بێمە بەردەوامە بین بەڕاستی بەرنامەشمان زۆرە و هەوڵە دەین زمانی کوردی بگەڕینەوە بۆ دۆخی ساڵی سیەکان و چلەکانی سەردەمی گۆران و هێمن و قانع و بێکەس و ئەوانە هەوڵەدەین بیگەڕینەوە بۆ ساڵی هێشتاکان کە بەڕێز دڵشاد مەریوانی لەسەری شەهید دەکرێت ئامادەیە لەسەر زمان شەهید بکرێت لەسەر زمانی کوردی قوربانی یەکجار زۆر دراوە لە پێناوێن زمانەیە بەداخەوە شتێکە بوو ماوەیەک بوو بە نوکتە لە ئاهەنگی دەرچوونی یەکێک لە زانکۆ بیانیەکان با بڵین خوێنکارێکی ئۆکرانی لێرە خوێندبووی خوێنکارێکی کوردیش لە هەمان پۆل بوون خوێنکارە کوردەکە کە چاوپێکەوتنیان لەگەڵ کرد هەموو قسەکانی ئینگلیزی بوو باشەوەنە بە شانازیشەوە قسەیە کردووە کۆی کە شتێکی گەورەی کردبێ خوێنکار ئۆکرانەکە خۆی فێری کوردی کردبوو لە کاتێکا ئەو ئەگەر کوردی مەسەلەن گرنگی زمانەکە بۆ ئەو ڕەنگە هیچ نەبێ ئێمە ڕەنگە لە ئۆکرانیا تۆ زمانی کوردی بزانیان نەزانی شتێکی ئۆتۆ پێ نەگەێنێ ئەنی ئێمە بوو بە نوکتەیەک ئۆکرانەکە فێری کوردی بوو کوردەکەش فێری ئینگلیزی بووە ئەنی ئەوەندە گرنگی بە زمانەکە دەین باوەڕ کە ڕەنگە ئەوەندە گرنگی هەتا لە زانکۆکان ئەوەندە گرنگی بە خودی عیلمەکە نادین خودی زانستەکە نادین ئەوەندە گرنگی بۆ دین ئێمە زمانێکی تر بزانین هەمیشەوە فێربوونی زمان لە هەموو دنیا کارێکی باشە هاتنە ناوەی وشەی بێگانە لە هەموو دنیاە زمانەکان تێکەڵ یەکترێ بن بە تایبەتی لەم سەردەمی جیهانگیری و لەم سەردەمی تەکنەلۆژیا و هەمووی بەستراوە بەیەکەوە ئاساییە بەڵام نەک ئێمە زمانەکەی خۆمان بتوێنینەوە لە ناو زمانێکی بێگانیان نەک ئەمێ بە ئەو بتوێنینەوە ناو خۆک نالی زمانی کوردی بەکارهێنا لە ناوی عەرەبی و فارسی و تورکی تیا بوو بەڵام بڕۆ بزانە چەند جوان کوردانیەتی چەند جوان بە تاموبوویەکی کوردانە وشەکەی بەکارهێناوە ئێمە ترسی ئەوەمان هەیە ئێستا زمانی کوردی بەرەو توانەوە ئەچێ چ لە ڕووی ڕێنووسەوە نووسینەوە چ لە ڕووی ئاخاوتن و قسەکردنەوە ئەم خەمە ببێتە وەکو چۆن بۆتە خەمی ئەوەی دڵسۆز خەمی هەموو تاکێک بێت لە ماڵەکەی خۆتەوە تۆ دەبێت دەست پێ بکەی هەموو کەسێک خەمی هەموو لایەکمانە سپاس بۆ ئێوەش ئەمەش بۆ ئێوە خۆی ئەمەش خەمە سپاسوانەکەین دەستی چاوتان خۆش خەری کەمپینی پاراستنی شکۆی زمانی کوردی بە هیوای بەردەوامی و ئێمە ژۆک و میدیاچیمان پێ بکرێت لە پێناو پاراستنی زمانی کوردی و گەڕانەوەی شکۆ بە زمانی کوردی هەمیشە لە خزمەت هابین.